نهاجي برخد مجمع مستا عبد الكريم حاجي سروكي نونراتيا أوروبا أنجمن اجتماعية كرد لسوريا باوكي راست راست بمريا ما مستا عبد الكريم دنباش بريا حمود شتكي هل تاوا كان جدس بكريا وحتى شدمكي بردوان بي وجورن علي كارين وتدشنا كرمكا زور سپاس دەست خۆش سلااوڕێزی شکارمەندێ ئارگێرە و هەموو تەماشاوانەوە ئەمە کە نوێنەرتیا ئەوروپای ئەنجومانی نیشتیمانی کورد دەستپێکە بۆ ئەو هەژان نەهاچێ بوو ما جواتەکە بلەز نوێنەرتیا ئەوروپارا خۆست مەمێ بچێوەی کاربن ئاریکاریە ملەتی خۆرە بکەن دەبەرێ بۆ ئەو هەژان نەهاتێ دەچێ بووی ما هەندروێ وێ جواتێدا مە چەند بەریار ستاندن یەک ژوا بەریاراژی گۆ ئەم کاربن هەموو خۆجههیەمە هەموو وڵاتی ئۆروپی دەست کارێ خۆ بکەن و کاربن پشتی گۆمە دانوستاندن بە هەندرو ڕێژی کرد ئەم چێت کارن شێوەی ئاریکاریە بوارە و ددیت شێوەی ئاریکاری وەختی ڕاستە ڕاستە پەرەن بگەنوانە وێ باشتر بنجبەر زەحمەتی هنگی دەستپێکێدا گەهاندنا کەل و پەلا و خواردنەی وانە هەبوو ji بۆ vêyekê em weke nûnertiya Ewropa me hemû xwecihiyê xwe di Ewropa de me agadar kirin û me ji ware got komîta çêkin û aniha jî ez di yek ji wan malbendê got xwecehiya Nordrhein got çêkirî ez tê derûniştî me ew jî ji bo got pêşwaziya باشا مامۆستا عەبدولکەریم لێ درێست خوازم بزان بم نها نونراتیا ئەنجومەن نیشتیمانی کورد سووریا لە وڵاتی ئەڵمانیا گوێکیتیا ئەوروپای کیژە دەوڵەتە هەڵمەتە ئالیکاریە بەکریە و دەست پێکرد یانی دەوڵەت و باژارن سەرەکەی لەکی دەروکی دەرە نونرتیا ئەوروپا سەرانسەری ئەوروپا ئەم نمونە لە ئەڵمانیا 5 خۆجههیە نونرتیا ئەوروپا هەنە نەمسا هەنە فەرەنسا سوێسرا هەنە بەلجیکا هەنە هۆڵەندا هەنە سوێد هەنە نەروێژ دانیمارک هەر وڵاتێکی ئەوروپی یەک تێدا خۆجههیکەک هەیە و ئەو خۆجههیژی کۆمیتێ خۆچێکردنە و دەست ئاریکاریەکردنە باشە مامۆستا عەبدولکەریمی وە کۆمیتەیەن گەڕۆکەم بژنێک و نابە خەڵکێت گەڕن هات ناباکردن یان تەنەوە کۆمیتە دەست نیشانکردنەش بەر خەڵک بزان بێ جۆری ئالیکاریە بچڕەنگیە خەڵک ئەگەرێک بخوا زۆری ئالیکاریە پێشکەش بکێ دڕیان و نەراتیەن ئانەکەسێ بە خۆجههیە نوێ بە وێ چاوەک کار بێ ئالیکاریە پێشکەش بکە ئەگەر نەگەهێت جهێک و لێ دووری بێ بۆ نمونە ما ئەو شێوەیەژی جەماە سێ شێوە هەیە شێوەکە هەیە وێ خۆجههیە مە کۆمیتێ گۆچێ بوو نۆردرایندا حتى انها سي مركز مالبند چێبوونە ئانها ئەز المالبندا بۆ خمم الوێدرێ ئەم چەند هەواڵێ خۆجههیە ڕونیشتینە و پێشوازیە خەلکێ خۆتکن ئەف ئالیکی بێژی ئالیە دیبەژی کۆنتۆکەک هەیە ئەو کۆنتۆژی خەلکێمە کەسێ سەربخوا چ کورد بن چ عەرەب بن چ ئالمان بن ئەو ژی کارن دڕێەوە کۆنتوارەژی ئاریکاریە خۆ بنەخویاکردن یا جۆرەسیا الجەمە کۆمیت وێ چێ ببنجی الوا جهێ دکان بن خوارێنگەه بن ئەمێ کەسایەتینە مالدار بن ئەمێ دوا بگەڕن ji بۆی وامکار بن ئاریکاریەش خەلکێ خۆی هەندرورە ئەم بنەهە باشە مامۆستا عەبدولکەریم هەڵمەتاوەیە کۆمکردنا ئالیکاریان وێ چەند ڕۆژە بەردەوام کێ ینی دەمەک بۆی هاتیە دەست نیشانکردن دەمش بۆیە نەهاتیە بهتری جهادە دەم نەهاتیە نیشانکردن دەم بەکریە حتا هەفتیکێژی لێمە مەگۆ وەکە نونەرتیا ئەوروپا گۆ مەگۆ گرنگە و گۆ 5 ڕۆژادا ینی ئەف کارێ ها بهتری دەڤەرادا و ماڵبەندادا گۆ هاتبێ جیبجێکردن ji bo vê yekê jî komîtê me berdewam in çê ê gerok bin çê konto bê çê ê rûniştî bin devera pêşwaziya milletê me باشە مامۆستا عەبدولکەریم داوین پرس دixwazim bizanbim xelk coş û xirۆşawa yanî godema ragihandiye xelk rû li cihên ku dest nîşankirine dike ji bo pêşkêşkirina alîkariyan û ev alîkariyên we komkirina çi rengî wê werne şandin bighine efrînê
کەس و ئەو کەسین و زیان بووە گەهشتنیانی وە شێوەیەک جوێرە دیتە؟ بەێ ما شێوەیەک گوێرەجی دیتیاژ بەر گەهاندنەوە گەهاندنەوە ئالیکاریە گوما لە هەب مەدای هەب ئەو نا هەنێکی زەحمەتی هەیەش بۆ بە یەکیما وەک نونەرتی ئەوروپا تەنسیق بە دەستەیە سەرۆکاتیێرە بە خۆجەهیە ئافرینێرە بە کەسایەتیên سەربخوا دروێ جندرێسێ بخوادا و دەبەرێک و هەژاندن لێ چێبووی ما ئەو شێوەیە دیتیە و ئەم شێوەیەکی ڕێک و پێک ئەو ئالیکاریە گۆ ئەم دژوار دشێنن دەکهێ دەستێ هەر کەسێکی گۆ زیان لێبووی. سپاس ji بۆی مامۆستا عەبدولکەریم حاجی سەرۆکێ نونەراتیە ئەوروپا یا ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریە کۆتە مەرابووی